بەهۆی ئەو شکە ساڵی ئەم ساڕووی تێکردین 6 مانگان بەردار بوونەتەوە و هەموو ئەو کشتتوکاڵی کردم لە ناوچوون تەنیا 1 سەتڵۆنی و بەرهەمی دانیۆڵم هەبوو ئەوەی تری هەمووی لە ناوچوون. من جوتیارم گەلمە شامیلۆکەم دەچان بەڵام هیچ خۆراکێکمان نەما. ئێستا بە شێوەیەکی سەرەکی بۆ خۆراکانە دەژین کە ڕێکخراوی WFP پێمان دەدات. زیمبابۆی ساڵانێکی زۆرە ڕوبەڕی وشکە ساڵی بۆتەوە. ئەمەش بەواتای بەرهەمی کوشتتوکاڵی بە شێوەیەکی بەرچاودا بەزیوە. سەرڕای ئەوەش قەیرانی ئابووری کە هۆکارەکەی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵئاوسانە بە پلەی یەکەم مانای ئەوە دەگەێنێت کە خەڵکی ناتوانن خۆراک بکڕن. لە وڵاتەدا قەیرانی کەمی خۆراک نییە بەڵام خەڵکی ناتوانن ئەو خۆراکانە بکڕن کە بۆ خۆیان و خێزانەکانیان پێویستە. لەبەر ئەوە بارودۆخەکە جەرگ بڕۆ و ئێمەش بەڕاستی دوودڵین لەبارەی هاوکاریکردنی 7,700,000 کەس لە زیمبابۆی چونکە بەشی ئەو هەموو خەڵکە خۆراکمان نییە. کارەکان لەم بازاڕە هەمووی تێکچوونبەوەی نرخەوە لەبەر ئەوەی ئەمڕۆ نرخی کیلۆیەک تەماتە بە $250 سبێ دەبێتە $300 و 2 سپێش دەبێتە $400. هاوڵاتیانیش ئەو پارەیان نییە بیکڕن. ئەولەویەتی بەرنامەی خۆراکی جیهانی لە زیمبابوێ بریتیە لە دابینکردنی خۆراکی پێویست بۆ 4,100,000 کەس. بەڵام ئێمە پێویستێکی زۆرمان بە $200 ملیۆن ئەمریکی هەیە بۆ دابینکردنی خۆراک. ئەگەر دەستیشمان نەگات بەو پارەیە ئەوە لە کۆتایی مانگی یەکدا خۆراکمان نامێنێت.